بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێت ئازان و خۆشەی سامێن دانیال نورەدین لە بەرنامەی کینوی دوانگەی خەڵک لە خزمەت ئێوەی ئازیز دەبم. ئازان و خۆشەویستان ئەمڕۆ لە پەرلەمانی کوردستان 12 پەرلەمانتار کە فراکسیۆنی کۆمەڵی دادگەری و بەشێک لەو پەرلەمانتارانی کە لە فراکسیۆنی گۆڕاونەوەنیە جواب بوونەتەوە وەروەها چەند پەرلەمانتارێکی سربەخۆش ڕاگەیاندنەوەیەکیان بڵاو کردەوە ئاماژەیان بەوە کرد کە ئەوان وەک چۆن لە ڕابردوودا دژی درێژکردنەوەی پەرلەمانی کوردستان بوون لە ئێستاشدا بەردەوام دەبن لە دژایەتیکردنی درێژکردنەوەی وادەی پەرلەمان و هەموو ڕێکارێکی دیکە دەگرنە بەر ئاماژەشیان بەوە کرد کە لێرە بەدواوە ڕێگای دیکە دەگرنە بەر و لە دادگای فیدراڵی عێراق شکایەت دەکەن لەسەرەوەی کە پەرلەمانی کوردستان وادەکەی بەسەر چۆ پێویستە لە ڕێگەی دادگاوە ئەو مافە بۆ گەل بگەڕێنێتەوە. هەروەها ئاماژەیان بەوە کرد کە ئەوان لە پەرلەمان دەکشێنەوە و لە هەر پرسێک و هەر بابەتێک کە پەیوەست بێ بە ژیانی هاوڵاتیان پەیوەست بێت بە گوزەرانی هاوڵاتیان دەتوانن بەشدار بنەوە و لە خەمی هاوڵاتیاندا بن. هەروەها ئاماژەشیان بەوە کرد لەگەڵ هەر بەرەیەکدان لەگەڵ هەر لایەنێکدان کە لە نادادی ئەم حکوومەتەوە هەروەها یاساشکێنی نێو هەرێمی کوردستاندا دژایەتیان دەکەن ئەوان پاڵپشتیان دەکەن و پێکەوە کاری هاوبەش ئەنجام دەدەن و ئاماژەشیان بەوە کرد لە هەر شوێنێکدا بن دەتوانن خزمەت بە هاوڵاتیان بکەن و لێرە بەدواوە ئەم بەرەی ڕادەگەن و هەمیشە بەردەوام لە خەمی هاوڵاتیاندا دەبن. ئەمە بابەتی گەرمی ئەمڕۆی نێو هەرێمی کوردستان بوو کە بەشێک لە هاوڵاتیان بڕیارەکەیان پێ باش نەبوو بەشێکی دیکە بڕیارەکەیان پێ باش بوو لەبەرەوەی کە پەرلەمان حکوومەت و دەسەڵاتدارانی ئەم هەرێمە بەردەوام کار لەسەرەوە دەکەن کە شکۆی پەرلەمان بشکێن و هەوڵی ئەوە دەدەن کە پەرلەمانتاران نەبنە چاودێرێکی جددی لەسەر کارەکانی پەرلەمان بۆیە هەمیشە بەردەوام کار لەسەر لاوازکردنی پەرلەمان دەدەن بۆیە ئەم پەرلەمانتارانە ئەمڕۆ لە بەیاننامەیەکدا ئەمەیان ڕاگەیاند کە چی دیکە ناچنە پەرلەمان و لە پەرلەمان دەکشێنەوە و هەر کاتێکە بابەتێ وەکو مقاتعی لێدێت هەر بابەتێ یاخود هەر خزمەتێک بە هاوڵاتیان بگەێنن ئەوان لەوێ دەبنە سنگەری داکۆکی کار لە هاوڵاتیانی ئەم هەرێمە. لەسەر ئەم بابەتە بەشێک لە هاوڵاتیان ڕاوسەرنجی خۆیان نووسیوە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک تاالب بەکر نووسێتی جێی دەستخۆشیە و هەروەها محەممەد ژاراوە نووسێتی جێگەی ڕێز و تەقدیرە دەستیان خۆش بێت. ئەوان لە بەیاننامەکەم ڕۆیاندا ئاماژیان بەوە کرد وەک چۆن پەرلەمان ماوەی بەسەر چووە سۆرۆکایەتی هەرێمی کوردستان و حکوومەت هەرێمی کوردستان و کۆمسیۆنی باڵای بژاردنەکانیش باماشەوە کۆتایی بە وادەکەیان هاتوو بۆیە پێکەوە ئەمانە پێویستە بە نایاسایی سێر بکرێن و کشانەوەی تێدا پێویستە ئەنجام بدرێت نەک تەنها لە پەرلەماندا و ناکرێت تەنها و تەنها جەخت بکرێتەوە لەسەر پەرلەمان و ئەوان بەشێک لە پەرلەمانتاران ئاماژەیان بۆ دەکرد کە بە ئامانج پەرلەمان دەگیرێتە ئاماجوە بۆی کە شکۆی پەرلەمان بشکێنێت و هەمیشە بەردەوام کار لەسەرەوە دەکەن کە پەرلەمانتارە دڵسۆزەکان پەرلەمانتارانی کە هەمیشە بەردەوام لەبەری خەڵکدان چاودێر نەبن بەسەر حکوومەت و بەسەر کارەکانی حکوومەت و تاوەکوانیش بە ئارەزوی خۆیان چۆنیان بوێت و چۆن داهاتی ئەم میلەتە کۆبکەنەوە ئەو گەندەڵیانی کە لە ڕابردوودا هەیە و بەردەوامی پێ بدەن. لە ڕابردوودا پەرلەمانی کوردستان کۆبوویە و هەروەها بڕیاردرا کە بۆ ماوەی ساڵێک و ئەوەندە مانگ پەرلەمانی کوردستان درێژ بکرێتەوە کە بە زۆرینەی دەنگ کە تیایدا دەسەڵاتداران و فراکسیۆنەکانی دەسەڵات و بەشێک لە کەمینە نەتەوایەتیەکان دەنگیان لەسەرەوەدا کە پەرلەمانی کوردستان درێژ بکرێتەوە. بەشێک لە پەرلەمانتاران لە پەرلەمان کشانەوە دەست لە کارکێشانی خۆیان پێشکەش بە پەرلەمانتاران کرد. ئەمڕۆژ ئەم 12 پەرلەمانتارە لە پەرلەمانی کوردستان لە کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسیدا ئاماژەیان بۆ کرد کە چی دیکە لە پەرلەمان نابن و ئەم پەرلەمانە بە ناشەرعی دەزان و کشانەوەی تێدا ڕایانگەیان. وەروەها باسیشان لەوە کرد کە بەردەوام دەبن لە دژایەتیکردنی زوڵم و نادادی لە هەرێمی کوردستاندا و هەمیشە بەردەوام کار لەسەرەوە دەکەن کە ئەوەی کە لە پێناو بەرژەوەندی هاوڵاتیان ئەوەی کە لە پێناو خەمی هاوڵاتیانە داکۆکی لێ بکەن و لەگەڵی دابن و هەمیشە بەردەوام باسیشان لەوە کرد کە دۆستایەتی هەر کەسێک و هەر لایەنێک و هەر حزبێک دەکەن کە دەبنە هۆی ئەوەی کە ئەم دەسەڵاتی پێ ناڕەوایەوە یاساشکێنی پێ قوبوڵ نییە ئەوان دەبنە هاوکاریان و پێکەوە دەتوانن کاری زۆر باشتر ئەنجام بدەن. ئەمە بابەتی ئەمڕۆ بوو ئێوە یازی دەتوانن لە ڕێگەی و ژمارە تەلەفۆنانەوەی کە لەسەر شاشەی پێیان دەردەکەون ڕاو سەرنجی خۆتان بخەنە ڕوو لەسەر ئەم بابەتە. دەچمە لای پەیوەندیەکان هانا لە کۆیە وەردەگرم خاتوو هانا سڵای خوارد لێبێ. السلام عليكم. وعليكم السلام سەرچاوان. دەستخۆشی لێ دەکەم و دەستخۆش بە ئەو برایش کە پەیوەندیەکەی بۆ وەرگرتم
پێشم برێت هەوارەکە لەسەر چی زیاتر بۆ کردەوە. تەوەرەکەمان لەسەرەوەیە کە هەڵوێستی پەرلەمانتارانی ئەمڕۆ 12 پەرلەمانتارە چۆن هەڵدەسەنگێنی کە لە پەرلەمان کشانەوە و ئاماژەشیان بۆ کرد کە هەر کاتێک پرسێک بێتە ئاراو لە پەرلەماندا دەتوانن بەشدار بنەوە لە خەمی میلەت و لە خەمی هاوڵاتیاندا بن. من دەستخۆشیان لێ دەکەم کە لە پەرلەمان کشاوەتمەوە بەڕاستی چونکە خۆشیان لێ دەکەم دە ساڵی کە ڕابردوو ئیشی زۆردانیان کردووە هەندێک یاسا هەڵگنیان هێشتووە دەستون بکرێ بۆ نمونەوەی تونوشتی خێزانی ئەمە شتێکی زۆر باش دەستخۆشیان لێ دەکەم یانی کەم تا زۆر ئیشی باشی زۆر کردووە. دەستخۆشیان لێ دەکەم کە ئەمڕۆ ئەم هەڵوێستە جوانیان ڕاگەیان بە دڵنیاییەوە ئەوانە تەمەنیان بۆ ساڵێک درێژ کردوێتەوە کوڕەکەیانە خۆ هەر ئەگاتەوە ساڵێک کرد هەر دارێت و ئەم هەڵبژاردنە دەکرێتەوە ئینشاءالله و خەڵک هیوادارم ئەو جارە یعنی ئەم دەنگە ناڕەویانە ئەم جارەوە بکەن پارتیەکێکی ببن کە یعنی نتوانێتەوە بە سەختەکاری بگەیشتە نتوانێتەوە لە ئەم دەنگە ڕاڕەویانە بچن پارتیەکێکی دڵنیا بە کۆتاییان دێ زۆر کە زۆر پارتیەکێکی کۆتایی نایە بێگومان کۆتایی دێ بەڵام بە یعنی بەتر بۆ هەڵبژاردن دەتواندرێ گۆڕانکاری بکرێ و پارتیەکێکی من ناڵێم هەر بەڵام زۆر زۆر زایل دەبن یانی بەڕاوڵاوڕم پێ بکە ناتوانێت پەرلەمان بەنای یاسایی درێژکاتەوە کە ئەم ساڵەکە کردیان بۆیە دەستخۆشی لەو پەرلەمانتارانەکەن یەکە بەیەکێکە پەرلەمانیان جێهێشت و ئەو هەڵەسە جوانە خەڵک وا دەکات کە متمانیان ساڵێکی تر کە هەڵبژاردن دەکرێت متمانیان پێ بەخشێت ئەو بەستیۆنەوەی کە ئەمڕۆ لە پەرلەمان کشانەوە دەستخۆشیان لێ دەکەم کاتێکی خۆش بۆ ئێوە. زۆر سپاس بۆ خاتوهانە لە کۆی لەگەڵمان نبوو کاک مەحموود وەردەگرم لە دۆک کاک مەحموود گیان سڵای خوا لێبێ. چۆنی باکە ئینشاءالله. وعليك السلام ورحمة الله كاك محمود جان. وعليكم السلام. مامۆستا بە ڕأيي من هەر دوازەی پەرلەمانتار بەسەر کەوتن هەنگاوی هەڵتووە. ئەگەر کەمێک دەنگە بەرزکەیت و یان هاوکارانم دەنگێرە بەرزکەنەوەی باشتر گوێم لێبێت. ئەم هەنگاوە هاتووە بەداخەوە مامۆستاکەم ئەم دەسەڵاتە احترامی نە دەنگدار کردووە نە ڕأيي ئەم خەلکە کردووە نابێتن درێژ بکاتەوە ئەهمێت دەچێت. بەڵێ. مامۆستا بەڵێ. کاک مەحموود تۆ هەڵوێستی ئەمڕۆ ئەو 12 پەرلەمانتارە چۆن هەڵدەسەنگێنی و دەکرێت بڵێن بەشێکیان ڕابردویان وەکاری ڕابردویان لە پەرلەمانی کوردستاندا شایەتی ئەوەن کە هەمیشە بەردەوام لە بەرەی خەڵکدا بوون و داکۆکیەکی زۆر باشیان لە خەڵک و لە هاونیشتیمانیان کردووە. وەڵام مامۆستاکەم ذاتی ئەم پەرلەمانتارە هەنگاو بەلاو بەڵام من ڕۆکە ڕأیەکە ئەگەر لە قسەر دێمن بەڵێ حەزم هەبوو کە پەرلەمانتاری نەوەی نوێ لەگەل پەرلەمانتاری یەکگرت و لەگەل پەرلەمانتارەکانی کۆمەڵی دادگەری و لەگەل هەندێک پەرلەمانتاری گۆڕان و ئەوە سەربەخۆکان بە پێکوە لە پەرلەمانتار کردووە نە هەریک لە مەوجەکیان لە هەرێک لە ڕەیەک ئەمە ئەگەر لە ئۆپۆزیسیۆنێکی بەهێز دەبیتن ناتوانێت ئیسلاح بکاتەوە بەڵام مادەم ئەحزابی ئۆپۆزیسیۆن هەیە بە یەک هەنگاو بە یەک قەڕاس هەنگاوی هاوێتەوە ئەوە ئینتیساڕی و سەرکەوتن بوو لە بوو خەلکێکی لە بوو ئۆپۆزیسیۆنەکەی بێتەوە مامۆستاکەم. ڕاست. بەڵێ. زۆر سپاس بۆ کاک مەحموود لە دۆکە و لەگەڵمان نبوو دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک محەممەد لە سلێمانی وەردەگرم کاک محەممەد گیان سڵای خوا لێبێ. سڵای خوا لە جنابی وعليك السلام سرچاوە. تۆزمان سەتی بوو ئەنە پەرلەمانتار بۆ نییە لەسەر پەرلەمان لەسەر ئەو 12 پەرلەمانتاری کامڕۆ لە ڕاگەیاندکراوێدا لە پەرلەمان کشانەوە و ڕایگەیاند کە چی دیکە لە پەرلەمان نامێنەوە. وەڵڵاهی براتم وەکو شەخسی خۆم ئیمانم بە هیچ پەرلەمانتارێک نییە بۆ لەبەر ئەوەی ئەم وڵاتە سەرخان و ژێرخان و ئاسناوی کەمێک دەنگە بەرزکەیتەوە کاک محەممەد گیان. بەڵێ گیان کەمێک دەنگە بەرز بەڵێ دەنگم بەرز وڵا لە ڕێ تەماکەتوان سەی دەکەم بۆیە ئەم هیچ پەرلەمانتار ئیمان بە هیچ پەرلەمانتارێک نییە ئەم وڵاتی ئێمە شتەن لەبەر و ژێر لەبەر و هەمووی گەوهەر و ژێڕە نەوت بەنزین ڕاست سوزانم ئەو دەشتانی ساوەزوت
سنة هاي سنة ولا أو دفعان شباب غيره كان جونا إبراهيم من فرماي بوسيك كتيم مستغنى فرماي بوسيك نطلع شو مساكين كان لطلقين حسكات أو بس كتيم مساكين لطلع سحلة وكل إيران وكل تركيا وكل سوزان وكل وطن ترك زۆر باشە پێت وایە کە ئەوەی کە ئەمڕۆ ڕوویداوە پەرلەمانتاران کشانەوە کارێکی باشیان کردووە و دەتوانن لەم ڕێگەیەوە خزمەتی زیاتر بە هاوڵاتیان بکەن؟ لا والله براتب من شانيت لما تساوي نفسانه او دكتور بخوانه من دم داب او ده بيت كل حاجات اي بيت كل وطن حاجات نو كل وطن ده حاجات وكل ايران وكل تشير براتب سلي صوت سلي ايران بس سلي زبي سلي تشير بس روزانه سندان كومبارانه سندان وقت بس افضل باجيه ناخذ بدك هي يصير خباطه ما عند برنامج يأتي دقها بواقع أليس هذا ما تدام واجد وايا بلى زور باشا زور سباس بلى من دعوة اللي فرنسا تيكم لفرنسا بروسانو دعوة فرنسا تيكم دستوازي زي بعض بكاني بوس كان صدامتين قانون دي فرنسا يعطيها بو أو أي بسيو باوكا للدسي في الجنو يسجد قبل لا قلنا لك كيف ينجنوا أم لو حصل سقاطة على عند إيران كتو حصل سقاطة ثانية أو تبع بدأت في إيران توشيا لا جسمي زافو صلي في إراقي جوز حاسبي صلي في إراقي أم لو شو حاجة لكسنو تبع بدأت بالسجاء أو صلي لخاص إراقي أو جواتي أو يفهموا طبعا أما بتشان كه زور باش راست زور سباس بو کاک محەممەد لە سلێمانی و لەگەڵمان نبوو دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک ئەحمەد لە هەولێر وەردەگرم کاک ئەحمەدیان سڵاوی خوارد لێوێ سلام سەرچاومان کاک ئەحمەدیان بەڵێ سپاسکەم بەڕێزی بۆچوونی ئێوە چێ لەسەر کشانەوەی دوازە پەرلەمانتارەکە و پەرلەمانی کوردستان بەڵێ ئەوەی بەڕێزم من ڕوونکردنەوەی دەمەگە کاتم بێ زۆر لە خزمەت خزمەتەکەم لە انتخابەکانی ڕابردوو کۆبوونەوە یەکگرتووی ئیسلامی کوردستان بەرزداری کۆبوونەوەی پەرلەمانی کوردستانی نیوەی کردووی نیوەش بەرزداریان نەکرد دەبدە پەرلەمانی پێ سنوێژەی پێ نەسنوێژۆرێ ئەوە بوو یەکگرتووی شکستی هێناکردی بە پێش پەرلەمانتار ئەو یەکگرتووی لەسەر ئەو درێژکردنەوەی حکوومەتی بایکوتیشی کردەوە موچەکە شوێرەکردەوە باشداریان شتەکان داکە بەڵام کۆمەڵ چی کردیە کۆمەڵ کاکە تۆ درێوەڵام من باوکۆت دەکەم بەڵام موچەکە وەردەگرم ئەوە زان وەکو چی دەدێ وەکو ئەوەی یا لێ درێوەڵام گۆشت ناخۆم بەڵام گۆشتاوە دەخۆم يعني أقول لا هو اشتغل أخو ما له ما له شيء يا بذلك كله كان بك يا باكل مكة جازنا فلما هريك بيربوسين عشانها بما بيكتب هل يسجل زوان يبغى لما أقدر هل يستوى احتمال هي أو زارة يكتب تنزل بلا كومر تجنن توا كومر يعني أنا بذلك تعال لما نكسان كذا تعال بخشادة يعني وكل لا تداري كم غوشنا ولا غوشتا هذاهم من باكل كم دارنا كم مشكلة جرقة هو حرام برز براسي إيه وكوسون هاوكاري حكومتنا وزوجة أصلا كل بس بدأ حكومتنا وكل شعب فيه رسم هاوكاري كانوا يستقبل وراشش رجعت بخطها مختلف تقيل ميزانية براسي خلينا معنا في إيش جيشتي أبا لبس نفسه إذا ولا يدري شيء نوا حموسة كانت دبرتني شموس العقد وجرجع كنت كوسون حرام وجرجتن هذا دليل بسموسة كيف ورتم استاذ بس كل ما تقدر مثلا زۆر باشە زۆر سپاس بۆ کاک ئەحمەد لە هەولێرە لەگەڵمان بوو دەچینە شاری کفری کاک شاسوار وەردەگرین کاک شاسوار سڵاوی خوارد لێوێ کاک شاسوار السلام عليكم وعليكم السلام سەرچاومان برای خۆشەویستم دەستخۆشیدەم ڕەمەدێکم زۆر سپاس دەکەین برای گیان برای خۆشەویستم حکوومەتی کوردی ئەم دوو حکوومەتە کوردیە یعنی سەریان لە خۆی و لە خەڵک تێکداوە بەڕاست هەبێ خەڵکی هەرێمی کوردستان غیرەت بداتە خۆی هیمت بداتە خۆی یەک بەخوا دوو بەخۆی چونکم لە هەموو عالەمدا لە ئێرانەوە تا خۆپیشان دەکرێت دەبارەی حکوومەت نەعەدالەتی ناقانونی ئێمەش گەری هەستێک جێ لەمانە کاکەتر وازە تەلەڤیزیۆنمانە بێرین زانە کێ و ها قسەکاوەمانە ئەبێ هەڵێشدانە بێ نابێت بەبێ بە نەفت بەم زستانە بە 250 ساڵ بدێت بە خەڵک و کارەبا ئەوە حاڵی پێ و کارەبا نەبێ و ئەمە 30 ساڵە 40 ساڵە خەڵک دەزەم دوو حکومەت و بێزار بوو تو حکومەتی فاسد
اخلاق سواقيت خاك فروش قوة فروش يزايد ماليان تاكا باخر قصة دجاجا رجع خلق دجاجا بمعلو بجنو بقرباني دنيا بديني من فال ما دا شيء ما دا لبرو اعزادي لبرو اعزادي باش بشيء نخراو بشيء هذه خلق كذا بخوي اما انا كاك خبز هذه تير ناكريه اما انا جاجي كردين حكومه كردين لين اما انا هاوها بولا هو ايش هذا حاصل جاني انا دي كاد جابوا دا سنه يومين بس نقط كبر مكان كبر كانوا عاوز تقوا وكانوا تواو هذه عوام كيد شوف شي صار 5000 مليار خلق الفالي دا شيدي دا اما انا خدمانو خلق البايد حرمانو حبوت زي وبوت زي بعد ودي خلق دجاني انا كاك معنا كاكشا سوار بوتشي لم نێوەندەدا ینی هەموو چاوەکان لەسەرەوەیە کە بۆ نمونە بەشێک لە پەرلەمانتاران وازیان لە موچە ئیمتیازەکانیان نێناوە بەڵام ئەوە ئەمە پلانێکە دەسەڵاتیش دەیە ئەومە بکات کە ئەوە لە بیر خەڵک ببرێتەوە کە بە چەندین ملیۆن دۆلار لەم وڵاتەدا دەدزرێت و بەرپرسانی ئەم هەرێمە ئەم هەموو گەندەڵێ دەکەن و حکوومەتیش دەوێت پەرلەمانێکی کارا و پەرلەمانێکی بەهێز نەبێت ئەو پەرلەمانتارە بەهێزانی یاخود ئەو پەرلەمانتارانی کە هەمیشە بەردەوام لە بەرگری لە خەڵکدا بوون بکشێنەوە لە پەرلەمان و ساحەکە چۆڵ بێت بۆیان و هیچ کەسێک نەبێت چاودێری کارەکانیان بکات بۆچی تەرکیز ناخرێتە سەر ئەم بابەتەیان برای خۆشەویستم پەرلەمانی کوردی ئەبێ ئەدەم پەرلەمان سەر بەخۆ بێ نەک بەسەر بە حەزب بێ ئەبێ سەرۆکی هەرێم سەر بە خەڵک بێ ئەبێ سەرۆکی هەرێم سەر بە هەرێم بێ نەک بەسەر بە حەزب بێ ئەمانە خەڵکی وێران کرد لە کۆمەڵە لە یەکگرتووە لە شوێنات ڕێکشان دەستپاک و دایەتپاکرد بەڵام هیچ ناکردی ئەبێ یەس دەبێ یەس دەبێمانە ناڕۆن ئەبێ قوبعی بدی ڕاست زۆر سپاس دەکەین کاک شاسوار لە کفری دەچمە سەی سادق کاک ئەمین وەردەگرم کاک ئەمین گیان سڵاوی خوا لێبێ السلام عليكم كاكا دانيال. وعليك السلام كاكا ميجان سرت شاومان. والله من وهو الرأي خوم لباري أو كل يروح من زي إمرود وهو برلمانتارا. برأي من أبواك أوانا رازيبون أبوايا لارزي كاني تريش هميان بيكو يكو يروح مسيان بس تايا وهميان بيكو كشانوية جاري بدانشتو بموچو بامتيازات وهميان رد كده هدو وبيع كده بفشانك دسر يجديو بارتي ولا كومودين دولتي وهلو عادة بلقى في دوري بغا بلان براسي هم يجديو بارتي عشان يعني كان يعني البراسي أوانا يعني تو بايكو دي شو كردو تازي كده يعني شو صار أم برلمان الرئيسي من ما بيني ولا سال حقي خلق ما في خلق سجايسة تو بدماي أم سالة أجمع شيء قبل من أجمل شو ولا سال خلق سجم تاج براسي أول حاو كريم وده صلاة يعني برلمان ترى كومال ناو أو كاتي أداي جواني أبو يعني خلق زور بحاول سجاير ويقول أبويا إيش تاج واسعد جل خلق أبونا يعني تو براسي أدوية بلاي خاشكم الحكومة وخاشكم لنا خلق أمنا به يعني كده بعد أهم بزيانة يعني باير جاري ويا أم كشانة نبي أوي تو بلاي كذا من يعني تقدم بو أرومو كذا برلمان بتيجي أول حرق بيجي خمسة حكي باش كي أول بو خلق على شو هو هم بنجازي يكشتن كذا هذايسه يعني كاكا زانيان اويك اوان في ديال ابوايا لا كلو بوايا كاكا براسي خروج نيلم دنيا خوايا وخر معايا يعني باشا هي ما ازاني دزيك ولا زول اكل هي ما ازاني مليونات دولار اكل هذا اول بلاود ناكل بلام او تو هاوكاني بيوجي بردوام تو هاوكاني تو بامرو بيرجع بانكو امكو مال الدمشق حميان بيرجع وان كذا خلقوا الهبول وشنديروا فشان يقولون دولش كذا كيدير معنا اكسباير معناته بلام براسي امان بو هاوكاني ده صلاه بخويا مشترك يديروا من الرأي خوم كاغا دانيال بلام كاغا مينوتا خويان امرو رايان كان كشاونته لبرلمان وبجداري لو برلمان ناكن وبنا شرعي شي دزانن واوان باسيان لو كرت كام هلسان لوانيه جێگەی دەستخۆشی بێت کە لەمە بەدوا کال لەسەرەوە دەکەن کە ئەم بابەتە بگەنە نێودەوڵەتی و بگەێنە دادگای فیدراڵی عێراق کە پەرلەمانی کوردستان ماوەکەی بەسەر چووە ینی شکایەت بکەن لە تەواوی وڵاتانی دیکە کە ئەم پەرلەمانە بەو شێوازەیە ینی ناکرێتەوە بۆ نمونە بە تەواوەتی دەست لە کار بکێشیتەوە نەتوانی هیچ کارێک هیچ شتێک کە خزمەت بە وڵاتیانە بیکەی ئەنجامی بدەیت ئەمەش بۆ خۆی شتێکە کە بتوانن لە دادگای فیدراڵی شکایەت بکەن كذا داري يقصروا جوانا أجا بسان أم اشتعنا كان كجناب ولا أجا ما كان باشا بلان يعني بوي كشيخ بين دولة جدي فاري بوي كداخل بدون بالك بس يعني بوكو يقولوا بكشانات وهيش أنك ده لقد يقولوا أنا رجعت إذا أبشر لك تقول أني أنا كده
زور سەرکەوتوانتر بەڵام گەتی پارتی حەزیان لەوەیە قاچێک نا پەرلەمان و لە دوێژە بۆڵەبۆڵ کە کاکە 4 ساڵی ڕابردوو ئەو کێ لەسەر دانیشتون تا ئەم ساڵە دانیشتن تۆ بڵێ من کاکە سەحا چۆن بوو وەڵای هەر چۆن بوو بۆ میلەتی قوربەسەر سەحاکە هەر چۆن بوو هەر ئەوە خۆیان تەنەتێنە کرد بۆ وەزی خۆیان بە زوڵ و بناقی بەڵام من هەنەوەڵم خۆزگا ئەیوانە کردایە بەیەک بوونایە زۆرتر بوونایە بۆ ئێمە هاوڵاتی باز و ئەجادە ژێرن بەس پەرلەمانتارەی کۆمەڵ زۆر ژێرمەدمی لە ناو پەرلەمانە بەڵام خۆزگا ئەمە لە هەڵ خۆزگا ئەمەنە بە هەر ژارێک پیشەنایەت و من دەستخۆشی لێکم کاگەزانێ زۆر سپاس دەکەین کاگەمین پەرلەمانتارانی کۆمەڵی دادگەری ئایندە بە تەواتی دەری دەخات کە ئایا ئەم هەڵوێستەیان کارێکی باش بووە یاخود کارێکی خراپیان ئەنجام داوە بزانین ئایندە چیمان پێ دەڵێت کە تا چەند ئەم کاریان دەبێتە مای خزمەتکردن بە هاوڵاتیان تا چەند دەبێتە مایەوەی کە هەمیشە و بەردەوام وەکو چۆن لە ڕابردوودا لە بەرەی گەل و لە بەرەی خەڵک و لە بەرەی ستەم لێکراواندا بوون چی دیکە لەمە بە دواشەر لە بەرەی خەڵکدا دەمێنەوە دژی هەموو ئەو نادادی و ستەمکاریان کە لە هەرێمی کوردستاندا دەگوزارێت دەچمە لای پەیوەندێکی دیکە کاکدارە لە عربەت وەردەگرم کاکدارە یانسڵای خواد لێبێ خوای گەورە لە جەناب وەسەلام عەلەیکم وەڕەحمەت اللهی وەبەرەکاتوه. عەلەیک السەلام وەڕەحمەت الله. باشە دوانزە پەرلەمانکارە کارە چییە؟ هەر دوانزە هی ئێوەیە یا هی مشەکەلە تێکەڵی ئێوانی کەشە؟ تێکەڵی ئێوانی کەشە وەڵا کاکدارەی. وەڵی بە قوربانێ بم نەجێ ئەگرێ نەڕێ ئەگرێ ئەو کشانەوەیە. ئەزانی بۆچی؟ بۆچی؟ کاکە تۆ ترسو لەسەر نەبێ وەکو پێغەمبەر ئێستان کۆچکەی بۆ بەجێهێڵی ئەمە یەک. تۆ پێش دەوڵەتە سەرەکیەکەی نەتەوەی گرتوەکانی سین و ئەمریکا و رووسیا و هەست کامێکیان ڤیتۆی هەبێ ئەمە نەجێگرێ نەڕێگرێ ژیان مەقاوەمەیە. ئەنجا با من عەرزێکم من لەسەر پەرلەمان و نەوت و غاز و گاز و پارە وەختە ناکەم من لەسەر قیامەت قسەکەم. تۆ ئەگەر بێت و بدەوێ کابراایەکی مەشروب خۆر مەشروبی پێتەرکەی ئەبێ ناخی خۆتی پێ بناسیێنی ئەمیش بە زەمەنە بە ئەمەماناتەوە لەگەڵەوان هەم عاشێکیشیانە بوو هەمە وەشی کە لەوێ کاکە خۆ کووردە و هاوزمانە لە فەزایەکی کەوە نەهاتون وە خۆفلام تاردووەنە پێ گرەندای زەر لە کەوکە فلیبەوە. ئەزیزەکەی من بەردەوام بوونایە بە بێدەنگی بە پاکی خوان بە بێگەردی وەزعەکە بەرشۆ ڕۆی لەگەڵیانە ئەگە بینە سەر ئەمەی بەقاش وەڵام منە کشێمەوە وەڵا بەشداری ناکەم وەڵا پارتی وا وەڵا یەکگرتووە وەڵا یەکێتی کاکە ئەم خۆخۆریە سەرمانەکە بە قوڕا با یەکگرتووین لە پاڵ قورئانێکی بە کاکەچی نوێژی کردیکە نێکرد خۆ تۆ بەشە قوزە لە خەڵک نابێ بۆ جانم خوای گەورە فەرمێ بەشە قوزە لە خەڵک عەفو نابێ بۆ باش خوای گەورە فەرمێ یا محەممەد وما عليك البلاغ وإلينا الحساب. تۆ بەردەوام بە لە ئەنکەیاندنی ڕاستەکەی خۆت ئەمە پارەی خەڵکە ئەمە مەعاشە ئەمە کارەبایە و ئەوەنە باسی پارە و کارەبا و مەعیشەتی ژیان کراوە شەخصیەتی ئینسان لەم وڵاتان نەماوە. ئەمە بەشێکی قسەکە. بەشی دووەمی ئەزیزی من با ئێمە جوێن کەم کەینەوە حەز قەناتێکە ئێڵێ سەرکردە هەرچیەکە جوێنی پێمەیە دەزیەکە گەندە بڵێ ئەمەی تۆ غەڵەتە خوای گەورە فەرمێ إن فرعون وجنودها كان من الخاطئين. فرعون جندەکانی لە خەڵەت ئەبێ نەرمونیادی خوای گەورە حەزرەتی موسا نێرێ بۆ فرعون ئەفەرمێ وەقل له قولا لينا بەنەرمی قسەی لەگەڵ کات ئەم شەڕە زۆران و یەکتر خواردنە کاکە ئەرە باشە تۆ بۆتە من ئێستا 53 ساڵم لەنەوەیەکەوە تا حسابی کە چەندە لە عەمرم ڕۆیۆسی 1 ساڵ شەڕی ناوخۆ و ڕاکە و بگرە و بەریە و کوورە تەلاق و کوورە کاکە جانەمێکمان مەدەستی خۆمان خەڵق کردووە بەڵام ئاخر قسەی من ئەوەیە بۆ ئەو میلەتە باش گوێگرێ بۆ بەرپرسەکانیش بە هەردوو لا یەکگرتوو بین چاکبین ڕێچکەیەکی باشە بۆ یەکگرتوو ئەوەی دالاسیکێکیشی پێ بۆ سەدی بەعەز وەستا با ئەوە دووبارەکەینەوە باش بین لە ناویەکە ئاخر قسەم بەڵام ئەگە پرسیاری ویست بە پرسیارە و پرسیارم لێ بکە زۆر باشە کاکدارە تۆ پێت وایە بۆ نمونە لە ئێستا یەک دقە بۆ پێم وایە وەڵا دەمێکە پێم وایە بەس خوا بە قسەکەم تەواوکەم ئەو قسەیە ساعتێ ژێری گەرم نەبێت ساعتێ ژێرەوەی ئاخیر لە ژێرە نەبێت سەروی گەرم نادوونانەکە نابرژێنێ هەر دەسەڵاتدارە تۆی گری لە خوارەوەیە لە چایشێکەوە بێت لە منەوە بێت لە تۆ بێت لە نانەواوە لە کاکە هەمووی خەتێکی بەرکەوتووە ئەو با پێ بڵێم تێفەرم قسەکە بکە قسەکەم ئەو بوتم ئەم پەرتەوازەیە تا چەند لە نێو ئۆپۆزیۆندا کە بوونی هەیە تا چەند دەبێتە مای
سود وەرگرتنی دەسەڵات و دەسەڵات پێی خۆشە کاکە دەسەڵات و هەتە منە من دەسەڵاتم هەیە بەسەر خۆمە بەرەو جەهەنەم منم نشکێنم بەڕێزەوە بەرەو باش بڕۆم دەسەڵات کاکە دەسەڵات تریاگێ نەیفرۆشە من نایکڕم بەڵام پێم مەبرە قسە زۆرە عەزیزی من وەڵی برادرانی دیکە لەسەر خەتن بۆی بتوانین دەرفەتیش بین بۆوان کاک داراییان لە باشە دێقەی نادێ خواحافیز زۆر سپاس بۆ کاک دارایی خواحافیز قسە زۆرە خەڵک هاو نادێ خواحافیز زۆر سپاس دەکەین کاک ئیبراهیم وەردەگرین لە شوان کاک ئیبراهیم یاسڵاوی خوارد لەوێ کاک ئیبراهیم یاسڵاوی خوارد لەبێ بەڵێ گوێمان لەدەین سەلام عەلەیکوم بەڵێ بەڕێز وعەلەیکە سەلام بەڕێژان من پرسیارەکەم دەربارەی پەرلەمان دانیشتووە چی کردووە بۆ ملەت بەڵێ پرسیارەکەم ئەوەیە دەسەڵات وەکو سەدام حوسێن ماوەشی زۆر لەسەر حکم و کەس نایوێرە خۆی حکمی ئەژێڕا ئێستا عینەن جەماعەتێک و دەستوورەکەی سەدام حوسێن حکمە جێڕن ئەمە پەرلەمانە ئەمە ئەوەی هیچ سوڵتەیەکی نییە بەڵام ئێمە داواکارین لەو بەڕێزانەی کە دەستیان کێشاوەتەوە لە پەرلەمان هیوادارم ئەوان تری دەستاو لەو بکەن و ئەو پارەیە حرامە وەکو گۆشتی سپاک ئەو پارەیە حرامە وەکو گۆشتی سەگ وەکو دزێ بکەن باشترا ئەوە دزەیەکی گەلێک گەورەیە باشترە بەڵام پەرلەمان چی کردووە بۆ ملەت پەرلەمان چی کردووە ئەگە پەرلەمان ڕاستەکە دانیشتووە تا ڕۆژێ لە ڕۆژان تۆپارانەکانی تورکیا لەمانەی ئێران لەم هەموو هینە بێتە جواب پەرلەمان با لە زیندانانی بادینان ڕۆژێ لە ڕۆژان وتاری پێشکێش بکات پەرلەمان با حکوومەت سەرۆکەکانتر بانکێش بکات ئەم نەوتە ئەجزرێ فەرموو حکوومەتی عێراق بە 30,000 نەوتی بۆمان ناردووە ئەمان ئەیدەنە 130,000 ئەمە قاتەخچیە ئەمە دزیە زۆر باشە کاک ئیبراهیم لە شوانەوە لەگەڵمانە سپاس بۆ پەیوەندیەکەت دەچمە لای پەیوەندێکی دیکە کاک پۆڵا لە هەولێر وەردەگرم کاک پۆڵا یانسڵاوی خوارد لەبێ دەمەوە پرسیار لە تۆ بکەم کە بۆچی تەنها چاوەکان لەسەر پەرلەمانە کۆی دامەزراوەکانی دیکەی هەرێمی کوردستان هەمووی وادە و ماوەی بەسەر چووە لە ئەنجومەنی پارێزگاوە بیگری تاوەکو بەشێکی زۆر حەت تەنانەت سندیکا و کۆمەڵە شوێنی دیکە بەڵام ئەوانەی کە لە ئێستادا ناڕازین و تەرکیزیان خستۆتە سەر پەرلەمان لە ئەنجومەنی پارێزگا و لە پارێزگاکان لە چەندین شتی دیکەدا بوونیان هەیە سڵاوی خوا لە بەڕێزێت لە کارمەندەکان لە بیسەر و بینەرە بەڕێزەکان هەمیان کاکدانیان سپاس دەکەین کاک پۆڵاییان بەڵێ بە تەواوی دروستە هەر بینای پەرلەمان نییە هەر سەرلاری پەرلەمان نییە دام و دەستگاکان هەمیان بەترسن بەڵام لێرەدا چی هەیە لە کوێوە بڕیار دەدرێت کوێ سەرچاوەیە حزبەکان ئایا حزبەکانیش بە پێی بەرنامە و پەیڵە و پرۆگرامی خۆیان کار دەکەن نەخێر بۆ بەڕێزت ڕوونی کەمەوە ئەوە چەند مانگەکە کە دانیار دەزانین کە هەڵبژاردن ئەنجام نادرێت دوێنێ نییە پێرێ نییە چەند مانگە ئاشکرا بوو دوێنەری نەتەوە یەکگرتووەکان ئاشکرا کرد کە هەڵبژارد ئایا ئۆپۆزیسیۆن لەو کاتیەوە چ بەرنامەیەکتان هەبوو ئەو پرسیارە چێ وەڵام من دەداتەوە وا دەزانن دەسەڵات نیازی چییە باوەڕی بە دیموکراسیەت نییە بە هەڵبژاردن نییە ئەوە بۆ خۆتان ئامادە نەکرد ساڵێکی تر ئەو هەنگاوەی ئەو 12 پەرلەمانتارە بە ڕێزە هەنگاوێکی بچووکە گۆمەکە ناش لەقێنێ گۆمەکە دەبی بشلەقێ نەک بە 12کە بە 26 پەرلەمانتارە ئۆپۆزیسیۆنەکەش تەواو نابێ دەبێت چی بکەن بەرێکی ئۆپۆزیسیۆنی ڕاستەقینە دوور لە دەستی دەرەچی بەردەوام سەردانی UN بکەن وڵاتان بکەن کاکە دانیار ئێمە خەریکە دەبینە خۆراکی ناوەخۆ و خۆراکی دەوروبەرمان ڕۆژانە بردومان دەکرێن ڕۆژانەمە کەسمان دەکوژرێ تۆ سەیریکە چەند ڕۆژێکە لە بەغدا شکستیان هێناوە ئەو دەسەڵاتە چەند ڕۆژێکە ڕۆژێک کابینەکەی سوودانی ڕاگەیاندراوە پیرۆزبایی و هەلهەلە کرا خۆ کەناڵە بەڕێزەکەی ئێوە دیتان لە کەناڵەکان دیمان سوپاس شۆفرێنیەکەیان تانز و نەتمەیان خۆیان و تانز و نەتمەیان کەوتونەتە دوای جوتیاری ماڵوێرانی کورد جوتیار تۆرە سوپای عێراقی عروبە ئەوانەی کورد بنیادتان ناوە تۆ واز لە هێزت بێنی لە سنوورت بێنی لە تورکیا بێنی لە بۆردومانی ئێران بێنی بکەوێ دوای جوتیارێکی ڕەش و ڕووسی کورد کام کورد خاوەنی چێە نییە دەسەڵات نەخێر ئۆپۆزیسیۆنێکی یەکگرتوو نەخێر
بەرنامە هەیە نەخێر کەواتە چارەنووسمان بەرتەوازەیە ململانەیە ماڵێکی کرد زۆرینە و کەمینە کردراوە بە پاسا و بە بیانۆ تا ڕادەیەکی تۆ سەیریکە لە بەختا ئەوە چەند ساڵە کاکە دانیار دەزانی نوێنەرەکانی کورد یەک لەسەر پێنجی ژمارەی پەرلەمانتارانی عێراق ناتوانیە یەک بڕیاری لە بەرژەوەندی کورد دەربکەن نوێنەرانی کورد بگر ئەوەش نا لێدری سەرۆکی پەرلەمانمان هەبووە ڕیشی بەکارهێناوە ڕیش لە بیرتا دەیگوت عەفەن لە های شێباب عەفەن تۆرە ملەتێک ئەنفال کرابی خاکت تاژیر کرابی شل و منداڵت هەڕاست کرابی ئەوانە نوێنەرت بن ئەوانە ڕیشتیت بن ئاخر چۆن دەوروبەر وەک گورجی برچی پەلامارمان نەدەن تاقەسوات تۆز ناکە لە کوردەواری گوتراوە ئاوی زۆر ئاوی کەم دەبا ئەوانە زۆرینەن لە ناو پەرلەمان بۆیە ئۆپۆزیسیۆن دەبیت بێگرەوەی بەدیلی ئەوەی هێزێکتان هەبێت بەردەوام سەردانی وڵاتان بکەن یان بڵێن ئەو هێڵی 36 ئەو دەسەڵاتە نەیپاراستووە ئێوە پاراستوتانە داوەڵەی دەست و بازووی ئەو دەسەڵاتە دین تا سنوورەکان ناوەستی زۆر باشە زۆر سپاس دەکەین کاک کوڵاگیان با دەرفەت دێن بە هاوڕانی دیکەش زۆر سپاس دەکەین دەچمە سلێمانی کاک دلێر وەردەگرم کاک دلێرگیان سڵاوی خواد لێبێ سلای خوالەتەوەی بەڕێزیش وعەلەیکە سەلام خۆش بەڕێزەکەم وەڵاهی بەڕای من ئەو 12 پەرلەمانتارە زۆر هەڵەیان کرد لە پەرلەمان کشانەوە بەڕاستی دەبایە کۆمەڵ و یەکگرتو قەت بە قسەی نەبووی نینەکەن چونکە یەکێتی پارتی ئەویان دەیساکە ئۆپۆزیسیۆنی سەختەکاریان دروستکرێت لە ئۆپۆزیسیۆنی ڕاستەقینە دەشێنێت چونکە ئەو ساڵی بەڕاستی یەکێتی پارتی بە هەموو شێوەیەکی بەکەی خۆیان دەکەن تەنها بستنەوەی گۆڕان مایە لە پەرلەمان بستنەوەی گۆڕانیش بەتەنهایەتی پێ ناکرێت بۆ یەکێتی پارتی ئێستا بەدری خۆیان دەکەن ئەسبی ئۆپۆزیسیۆنی سەختەکاریان دروست کرد لە ئەسبی ئۆپۆزیسیۆنی ڕاستەقینەشان شێوان ئەم ساڵە بکەیت خۆیان دەکەن دەبای یەکگرتو کۆمەڵ بەڕاستی غەڵەتێکی زۆر زۆر گەورەیان کرد بە قسەی بزنەوەی نیان کرد هاتنە دەرێ لە پەرلەمان چونکە ئەم ساڵی یەکێتی پارتی بە ئارەزوی خۆیان بەڕاستی بە 12 پەرلەمانتاری گۆڕان ناکرێت دژایەتیان بکە دەبای هەموو ئەزبەر ئۆپۆزیسیۆنە ڕاستەقینەکان لە پەرلەمان ببینێنەوە حەزبی ئۆپۆزیسیۆنی سەختەکان دروست بێ بەڕێزن لە خەڵکیشیان شێواندیە بۆیە داوانە و 12 پەرلەمانتارە دەکەم بە خۆیان دابستنەوە لە پەرلەمان بنێتە زۆر قازەنجی ملەتە بەڕاستی لە قازەنجی ملەتە ئەو 12 پەرلەمانتارە لە پەرلەمان ببینێنەوە نێنن هیچ بڕیارێک بدرێ ئەو شارێ چوار بڕیارێک دەبێ قازەنجی یەکێتی پارتی دەشێتەوە بە 12 پەرلەمانتاری گۆڕان ناکرێت بەڕێزم ئەمن دوو سێ جارگیش تەلەفۆنم بۆ بەڕێز کریا تەنها هەر سێ ئەسبی ئۆپۆزیسیۆنی ڕاستەقینە لە کوردستان هەبوو کۆمەڵ یەکگرتو بستنەوەی گۆڕان هەبوو بەڵام بە بستنەوەی گۆڕان ئێستا بە شەڕی پەرلەمان ناکرێت دەبایە کۆمەڵ یەکگرتو شەڕی ملت بکەن لەگەرە ئەسبی سەختەکاری ئۆپۆزیسیۆن دروست بە ئەوە خەڵک هەموو دیکەش بۆ فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی بەڵام کۆمەڵی دادگەری ئەمڕۆ ڕایگەیاندوانی ئەو 12 پەرلەمانتارە کشاونەتەوە لە پەرلەمان بەڵام هەر پرسێک هەر بابەتێک کە پێوەست بێت بەگەل و گرنگ بێت بەلای خەڵکەوە پشتگیری هاوڵاتیان و هاونیشتیمانیانی ئەم گەلە بکات و دژی هەموو زوڵ مستەمێک بێت ئەوان بەردەوام دەبن چ لە پەرلەمان بێت چ لە دەروی پەرلەمان یانی ئەوە نییە بۆ ناگەر لە هۆڵەکانی پەرلەمانیشدا نەبن ئیدی لەبەرەی خەڵکدا نەبن بەڵکو لە دەرەوەژە هیوادارم بەڕاستی لە پەرلەمان ببینینەوە لە بڕیارەکەی خۆیان پاشێزنەوە چونکە بەڕاستی ئەو یەکێتی پارتی قازەنجیان بەڕێزم ئێستا لە خەڵکیان شێوان ئێستا برێزم بزانە لەنەوەی نیە بەس دکتۆر کازمی هەبوو دکتۆر کازم دەرکەی لێدەکەم دەرکەی پەرلەمان یەک بڕیاری تەدبیقکەن ئەو ساڵی دەمزانە خەڵک سیانێ دەکا بە 12 پەرلەمانتاری گۆڕان نابڕێزم گۆڕان بەڕاستی گۆڕان و کۆمەڵ یەکگرتو ئەزبی ئۆپۆزیسیۆنی تەواو خەڵک متوانێت بۆ بسنە بەڵام گۆڕانیش ئێستا لێ شێوایە نازانی بێتە دەرێ خەڵک دەواتێنەکە لە پەرلەمانیشە بە 12 پەرلەمانتاری ناکەوێت بەڕێزم ئێستا کۆمەڵ و یەکگرتوش هیوادارم لەو بڕیارەی خۆیان پەشیمان بینەوە ناو پەرلەمان دەرکەی پەرلەمانە لێ بگرن بەڕێزم هەموو خەڵک دەزانی یەکێتی پارتی یەکزاشی تورکیای داجی ئێرانە نەوەینش هەموو خەڵک دەزانی دروستکاری سەختەکاری یەکێتی پارتی دروست بووە بۆی لە ئەزمە ئۆپۆزیسیۆنەکان بشێوینێت بۆی دووبارە سێبارە داوا دەکەم ئەو 12 پەرلەمانتارە نەخشێنەوە لە پەرلەمان بگەڕێنەوە پەرلەمان بۆ داکۆچی مافی خەڵک زۆر باش سپاس دەکەین کاک دلێر لە هەولێرەوە چمە لای پەیوەندێکی دیکە لە پیرەمەگرون کاک مەحموود وەردەگرم کاک مەحموودیان سڵاوی خواد لێبێ السلام عليكم ممتعتو بعد خۆشی بەرنامەکە لێکم وعليكم السلام سەر چاومان کاک مەحموودیان والله بقناعتي من
شانەوەی دوانزە پەرلەمانتارەکە وایە لەبەرەی جەنگ چۆنڵی سەنگەرەکانیان چۆن کردێ بۆ دوژمن و دوژمنیش بە عارەزی خۆی بێتە ناو سەنگەرەکانەوە لێشەوە کاری خۆی بکات. یعنی ئەمە هیچ لە مەسەلەکە ناگۆڕێت. ئەوەی کە من لێ تێگەشت بێتم. هیوادارم من هەڵەش بم، بەڵام قەناعەتی من وایە شانەوەیان هیچ لە مەسەلەکە ناگۆڕێگە لە جێ خۆیان بوونایە بمانایەتەوە ئەم گەندەڵ و دزی و ناشەرعیانەیان کە ناشەرعیانە بەگشت ئەم گەندەڵ و ناشەرعیانەیە بچوونایەتەوە بە هەرەمیان، یعنی ئەم قوبوڵیان نەکردایەتەوە ئەم ناشەرعی و ئەم گەندەڵی و فەسادی و دزیە کەوا ئاکرێ. بەڵێ کاک مەحموود تۆ پێت وایە دەست لە کاکێشانەی پەرلەمانتارەکان یاخود ئەوانەی کە کشاونەتەوە وا ناکات کە چی دیکە حکوومەت بتوانێت بە باشتر هەر کارێکی خراپ یاخود هەر گەندەڵێک کە بوونی هەیەوێت ئەنجام بدات لەبەرەوەی چی دیکە پەرلەمانتاری دڵسۆز نییە چاودێری کارەکانی بکات. ئەویان حقیقەتە، بەڵام لە نزیکەوە باشتر چاودێری کارەکانی ئەم باڵین پەرلەمانتاری باشتر بوو کە لە نزیکەوە ئاگاداری ئەم کێشانە بوونایە، نەک بێنە دەرەوەی پەرلەمان و لێەوە یعنی بۆ شێوە ئاگار لە پەرلەمان نەبێت. یعنی ئەمانیش خۆ لە دزی و گەندەڵی و خراپی و ناشەرعیەکانیان دەست هەڵناگرن. خۆ بەتەمامی کە چوار پەرلەمانتار و 20 پەرلەمانتار وازێنێ ئیتر خۆ ئەوان دەست لە خراپەکان و لە دزیەکانی هەڵگرن، ئەوان فێر بوون، ئەوان ئەزای چۆن ئێمە مشکلەیەکمان هەیە لێرەیە، ئێمە خۆمان گەورەمان کردوون، خۆمان کردومان بە مافیا تازە بەتەمەین ئەم حکوومەتە چاکەین. یعنی بەڕاستی خۆمان وازمان لە شریعەت و وازمان لە بەرنامەی خوای گەورە هێنا، ئەوەش باجەکەیەتی کەیدەین بەڕاستی، یعنی بە چارەسەر نابێت بەم شێوازە. چارەسەرەوەیە کە بەگوێی ئەمانەیە بدەین کە ئەمە خراپە، ئەمە چاکە، ئەمانە نەیکەن، یعنی خراپەکە نەکەن، گوێیان یعنی بە شێوازێکی جوان بە شێوازێکی نەرمیانیانە تێیان گەێن، هەستنەوە تێر ناگەن، بەڵام بەشک و ئیشەڵا خوای دایەتیان بە. زۆر سپاس بۆ کاک مەحموود لە پیرەمەگرونەوە لەگەڵمان نبوو. دەچمە لای پێندێکی دیکە کاک عەبدوڕەحمان لە هەولێر وەردەگرین. کاک عەبدوڕەحمان گیان سڵاوی خوات لێبێ. زۆر سپاس ئەکەین کاک عەبدوڕەحمان گیان. بەڵێ دەڵێن شخصێک هاتە سەر ئایینی ئیسلام دواتر پاشگەز بووە. يك للشاعر كان قلتي ما زاد حنون في الإسلام خردلة ولا النصارى لهم شغل بحنوني. طبعا أنا كما كردي أو عربي دزاني ولا خوتي دقف. دوالدا أندام برلمان جاراني دوالداي كدكاتا سطو چلو چار. لما نجي 5902 أو 5 خل حتى إصلاح پەرلەمان چی کرد؟ دەڵێن بۆیە پێت دەڵێم خاڵۆ تا چۆلەکەم بۆ بگری لە هەر 5 خۆل چەند چۆلەکەی بۆ گیرا ئەندام پەرلەمان. ئۆستادی بەڕێز قەت لەو تەسەوورەی مەبە ئەگەر ملەتە گەلک ئەمری بەدەستە خۆی نەبی بتوانی ڕەوڕەوەی مێژوو بگۆڕی. دەڵێن لا نحرك العالم ما لم نحرك أنفسنا، ناتوانین جوولە بە جیهان بکەین ئەگەر جوولە بە خۆمان نەکەین، ئەوەل جار دەبی خۆمان بجوولێنین. ئەوەی من متابعە دەکەم ئاشی بێ باراشە، ئەوە هەر قسەکردنە کاکە قسەکردن. ئەوجا ئەگەر 100 تۆن وەرەقە لە قسە خەسارکەی ناکاتە یەک کردەوەی بە سەمەرە و بەرووبووم. هەتا ئێستا ئەوەندە ساڵەیە هەتا ئێستا پەرلەمان تێک بە عیلمانی و ئایینی. دوایی ئەگەر احتمال هەندێک کەس لێم تووڕە بن یان تووڕە نەبن، ئەوان خۆیان و تەحلیلاتیان کێ دەڵێ ئەوە ئیتفاقیەکی نەهێنی نییە، هەتا بڵێن لە کوردستان دیموکراتیەکی گەلە سەیر هەیە. ئەو 12 پەرلەمانە چێ دەڵێ ژێر بە ژێر بە نەهێنی ئیتفاق نەکرایە کە بکشێنەوە، هەتا عەڵە سەوف لەو عالەم ئیسباتن کاکە ئەمان پەرلەمان تار ئازادە، دەتوانێت بمێنێت دەتوانێت نەمێنێ.
يعني او تحليلش ناكري او تصوره عندهم برلمان كان تلقائيا نكشف نوا اتفاقيه غير بغيرها ب لبين هذه الصلاه دار وبين صلاه برأي جنابت ناكري او توقع عجب بكري اخر شتم اوايا ملة 6 مليون كي صوتو 22 كيلومتر كم اگر استا ديوك به حزب چي دابني بروات هبي شوين كوتي اويش بهزاران دبن يعني براسي اسكندري مقدوني كلا قرآن بذل قرنين ناوي هاتوا سياستكي كلا ايراني فيرو كرد فرد كوزال بواتفرق تصد استابدي اسكندري مقدوني ملتي كرد او سياستي خوي لنا وخوي فيرو دكا والا معقول نية احزابي ايني احزابي علماني احزابي قومي هر هموي كوتبي تغيير کاریگەری لەت بوون و بەخوام سپاردی. زۆر سپاس بۆ کاک عەبدوڕەحمان لە هەولێر و لەگەڵمان نبوو. دەچمە چەمچەماڵ کاک هێمن وەردەگرم. کاک هێمن سڵاوی خوات لێبێ. السلام عليكم. وعليك السلام ورحمة الله. كاك هێمن جان. قوربانە بزۆر بەتەواوەتی ئاگام لە بەرنامەکە نەبوو بەڵام بۆ مەرگیرە عەزیز نەبێ ئەو 12 پەرلەمانتارە هیچ شێوچێن کشاونەتەوە. فراکسیۆنی کۆمەڵی دادگەری بەشێک لە پەرلەمانتارانی فراکسیۆنی گۆڕان و بەشێک لە ئەو پەرلەمانتارانی کە لە نەوەینی جیابوونەتەوە پێم وابێت چەند پەرلەمانتارێکی سربەخۆش لە نێو پەرلەمانتارانیان هەیە. ئەم 12 پەرلەمانتارە موچەکانیان وەرئەگرن. وڵاهی ئەمڕۆ لە کۆنفرانسە ڕۆژنامەنووسەکەی ئاماژە بەوە نەکرا و پێم وابێت هیچ ڕۆژنامەنووسێکیش باسییان لەوە نەکرد. بەڵام بەڕێی من ئەوەندەی کە گرنگە هەرچەنە ڕای من گرنگ نییە لە بەرنامێ بەڵام گرنگەوەیە کە خەڵک زۆ تەرکیزی لەسەرەوە بێت کە ئەو هەموو گەندەڵی ئەو هەموو دزی و نادادیە دەکرێت لە حکوومەتە تەرکیز بخرێتە سەر ئەوە بۆ نمونە من یەکی هاوڵاتی ئەو هەموو نادادیان بەرامبەر دەکرێت و سوور دەزانم گەندەڵین بەرامبەر دەکرێت و پارەی من دەخورێت بۆ بە شوێن ئەوە نەبم تاوەکو بە شوێن ئەو ئیمتیازاتانی یاخود ئەو موچەی کە پەرلەمانتارەکان هەیە هەڵبەتە ئەوە بابەتێکی دیکەیە کە یاسا یاخود نایاساییە کە ئەگەر موچەکانیان وەربگرن. دەستەکانی خۆش بێگەرمەدانم بێت کاتەکەم بۆ درێژکەیتەوە کاتم بێتێ مەمنونم. برایچیان من پێش هەرموو شتێ دەنگەری کۆمەڵی ئیسلامی بووم قیامەت بە هەندام پەرلەمانێک بەڵام بە ویژدانی خۆم ئەو پارە بە حرامی ئەزانم وەک سڵتی سوات احترامن بۆ کەناڵەکەتان و بینەران من دەنگەرێکی نەک ڕای خۆمە لە قیامەت بۆیە لە ترسی قیامەت ئەو دەنگەم داوەپی باشە کە دەنگەم ماوەپی بۆ سوارسان ئەو موسە وەربگرێت بچێتە خۆیەوە من و محکەمەی ئەو قیامەت بەرپرس نەبێ بەرپرسیارەتی هەڵبگرێەوە لەو شتی واژ ناکرێ. یەک دووش من دەستخۆشییان لە یەکەم کە کشاونەتەوە. سێمیش وەڵڵاهی من بەڕەئی من بە کارێکی زۆر نەشیا و دواکەوتوی ئەزانم قسە بنەوەی نوێ بۆ ئەڵێن کاکە وەڵڵاهی بیللاهی لە ترسی قیامەت من دەنگم داوە بە خۆمە بەڵام وەڵڵاهی بیللاهی هەڵوێستەکانیان موقیفەکانیان جوامێرانەیە ئەم قەوانەستوەوە پس لێ بگرێتەوە بە تایبەتی بۆ ئەمیری کۆمەڵی ئیسلامی خصوصەن وەلەو قسەی وای نەکردەوە بەڵام بۆ ئەندام پەرلەمانەکانیان ئەمانە بەکرێگیراون ئەمانە چیت ئەمانە وان شارسوار وایە نەوەی نوێ وایە من شیان لێ ناکەم ئەفونکە چێ بکە لێم لەیەک دوو ئەندام پەرلەمان با ڕەفیعن هەبوو لە سۆران عومەر من بەڕاستی دەنگەرێکی سەرسەختی ئەو ئەندام پەرلەمانە بووم ئەفونکە مەجال دەنگەرێکی ئەو بۆ ئەو ئەفونکە کاکە وەرە ئەفونکە مەعارەزەیە دۆستی ئەڵێ دوژمنی دوژمنەکەم دۆستمە من ئەمڕۆنەوەی نوێیەکەمێ پێمان خۆش بوو پێمان ناخۆش بێ کۆمەڵێکی حیزبێکی 30 ساڵە یەکگرتوویەت ئەمڕۆ گەنجێکی 28 ساڵ هاتووە بەناو شاسوارونەوەی نوێوە ئەڵێ مەعارەزەم کاکە زۆرتە نەڕێنێ و شیروان مستەفای ڕەحمەتیش کە ڕۆیشت هەر ئەیان و بەکرێگیراوی پارتی ئەیان و هی یەکێتی یەکور ئەیان و هی دکتۆر بەرهەمە چیان بۆ ڕیز نەکرد. ئەمانە قسەیەکی ڕێز مێسوا و تێپنەمایە من هاوڵاتیەکەم من دەنگەرێکم کە دەنگ ئەدەم سەیری حەق ئەەکەم کە کابرا قسەی حەق ئەکا ئەی تۆ بۆ ناڵین ئەوە نەڵێن کە لەم لاولاوە قسەی حەق ئەکەن یا ئەیمە کە بۆ دەزوتینەوەی نوێ قسە ئەکرێت. باشە کاکە یەک دووش یەک پێشنیاری مێ تەمەناکەم بۆ مامۆستا عەلی بابی وەڵڵاهی بە بەکارێکی یعنی لە قاتی لە ڕێزەی ئەوان نییە بە قوتە و هوژێک بگەنە کۆشک و تەلارەکانیان کاکە ئەزانی بۆ هەڵوێستەکەی بۆ نمونە شاسوارم زۆر پێزوانە
اصلا ايماني يعني الناس يتدركان ودركاشيان لنا كادو والله بو ما مصعدي باكي يعني رئيس من جواني بو صلاح الدين بهادين بو امنا ودارنا امانه جيد الفوشي كاري جوان كان كردوش كي جوان كان كشكش كردوه كاري باخلاق بالروش نمونه جوان لخو ملكايا هن بلان عيبه توخ وام بياما بو مصعدي باكي بقى نسيت كوشكو تلاركان يعني كنا بابا وانا خد سروا ماون جانيان همي بالربا وسوق قط وكشنوكيا وكشتنا عدوا بس لما تيسي اوانوا اخ والله وقت تمنى ما كما مصعدي باكي لم روبرو بدي بيما وتكاكا شن جارسونا ما تيسكان يعني وا شن فتان كنت درويان لك الله كردن امانه جسم دروزن كذاب في الفاظ اخوانا ناس اوي خواتينا خوش بي اوانا اكا عند الصلاه باشا كاكا جاري نزاني دوزار نزاني كذا اي خواتك وردره وكاكا حرمته مجلسيانوا والله شافات وكري يخبرته خو من خوش منه رقي شملينيه ده خوشي فيكم ده اوي روكشي دفاعك اكونك شان يا هاي دقه مجال ناس حد ما تلقى لنا كاكا وكاكا كاكا امره كتبي كبراوتي خرجي من قربه ستيوي سنبويه ثانيتي انت دلوقتي مسكين صاحه كاكا معارضه لنا وبرلمان اسوار صاله دستان خوش بيننا وبرلمان كي توان لي قلت كي دقسان كردن باشا كاكا هسه كان يعني ام صالان بو والله الدنيا برنامج انكار تنتي خوارداني بس انا عفونكا كاريكا كان بو فرمان بران شي اكن بسري شور وسري ساعت يعني الين اوا سر موسى بو فرمان بران دريشه كينوا الين اوا توزق لو اني درو دلسي كان بو امريكا العقار درا وعقاري لي ابريد بلنداش كان بو كان لي بردني كان لم درو دلسانه زياتريان فيناك جا خوا من بكري اگر بروان هەموو کەسێکی ڕێز جملێت و جواب بدەم کاگەمی جان خۆت ئاماژت بۆ کرد کە ئەمانە دزن گەندەڵن ئەوەی کە پێنا خۆش بێ پێوەیان باشە بڕاو کە ئەوەندەی من ئاگادار بم هەم مامۆستای باپیر هەم پەرلەمانتاران هەم هەر بەرپرسەکانی دیکەشیان ئەوانەی کە من نزیک و ئاگاداری ئەمان بم نازان بۆ بەرپرسانی دیکە بڕاو کە لە کۆبنەوەکانیان ڕێک ئەو قسانی تۆیان پێ وتون یعنی وانەزانیت کە يعني وانا زي كذا ايدي بي كان بلام دنيا بقى اول شامبيون تراو حتى زوج طورج صد لصد دنيام علي بابي بياويشي بغيرته صلاح الدين بهادين هميان كساعتي كان بلا من جارك فيو بلم كاكتو بياويشي خرافي جارك فيو بلم ظلمك جارك فيو بلم شري خواك جارك فيو بلم شري فسادي استرادي فساد باخلاقي بدروشتي اكي بولاتكم يوزار فيت بلم سيجار فيو بلم سوار فيو بلم حراكم وبندي وخانكو حراكم وسركرسي ميزكو كورا ورا درا ودي كابراوتي ويليانكا او حيامك وزشت او انا الروشن او انا بس اول درو دراوه كان نوشيروان مصطفى رحمتي هو درو دراويان ماوه والله ارسا شهر درو دراوه كان يان ماوه انت من كاك جاري بدرو برواكم رحمه يوجار تيجار كما كم نسنا او مجلسانو با اولي خوانيان في جوان كانوا خوانيان في بوليش كانوا زور سپاس بو کاک جمال چمچمالو لەگەڵ مانابوو دەست بە لای دوا هەمین پەیوەندی کاک جەمال لە بازیان کاک جەمالیان ئەگەر بە کورتی سڵای خوا لێبێ ماما دانيال سڵاوی خوا گەڕێت لە هەموو لایەک سلام علیکم وعلیکم السلام کاک جەمالیان دەستەکانە ماچکەم سەلامەت دیا ماما دانیال بەڵێ بەنسبەت ئەم 12 پەرلەمانتارانە کە گەڕانەتەوە لە پەرلەمان لە زیاتی گەڕانەوەیان دانیشتنایە بیان تاواردەم ئێوە لا ناچن لە حوکم لە دەسەڵات وەرن کاکە ژیانی خەڵک خۆشکەن لەت و بنزین بە تەواتی هەرزانکەن ئەگەر ئەمێننەوە ئەگەر ناژمێننەوە یان ئەو تا بمێنە چایکەن یان ئەو تا لاچن با خەڵکێکی تر باشکە ئەگەر ئەژمێننەوە وەرن هەر هەموو لای ڕێکەوین هەموو حیزبەکان هەموو کەناڵەکان با چوار وەکو مامۆستا عەلی باوی بچێتە لایەن لەگەڵ دانیشتەکان هەر لە سەردەمی پێغەڵایەکان ئیشا دوودی خۆیان دەبێت هەر دانیشتیان کردووە لەگەڵ ئەو کەسانی کە لە ئاینی پیرۆزیان نەگەشت و تێناگەن ئەمما ئیژبار لەم کۆمەلگایە و لەم ژیانە تێبگەن تێگەشتن لە هەموو شتێک باشترە بەڕووخۆشی بەخۆشی بە ئاشتی تەمامە بە ئەم حیزبانە هەمیان کۆ بنەوە بەرنەوەی نوێشەوە بچنە لا دانیشتێکی بکەن دەستکەن لە ملی یەکتری بڵێن کاکە هەمومان دانیشتن لە شوێنی خۆمان هەموو حیزبێ وەکو خۆی لەم کوردستانە با ژیانی خەڵک خۆشەی تر هەموو یارێ ئەم هەموو تەواوی بەرنامە و ئەزەجانی ئێوە هەموو لایەکە ئەزە دێبێ و ئێوەش بەتاردی وا بکرا ئێمە لێرە باسی و کێش و گرفتانەمان نەمیشە نایەکرد ئەم بەرنامەیەشمان نابێت لەسەر و بابەتەکان ناکەون هەمیشە وەرە بەشێکی زۆریان تاوەکو بەرژەوەندی حیزبی و خۆیان مابێت نیان پەژێتە سەر نیشتیمان و گەل بەڕاستی
وڵی مامە دانیال تەمەن ئەم هەموو داواکاری هەر بۆ موچەیە بۆ مەعاشە و بۆ هەرزانی بنزینە و نەوتەوە غازە و ئیتر ژیانە و سرفێ زەواج و سرفێ ئەقار و کۆمەڵە شتار بۆ ئەو شتانەیان داواکاریانە بەڵام ئەگەر لا ناچن وەرم بە ئەم شتانە چاکەن و هەر بە ئەما بنچکە باوەڕگەی من لەو قەناعەدا و هەرچێک بێ لەوانەیە لەمان باشتر نەبێ و لەوانەیە خراپتریش بێ. زۆر سپاس دەکەین کاک جەمالگیان دەرفەتمانەمان زۆر سپاس بۆ کاک جەمال لە بازیان و لەگەڵمانە بوو وەڵازان و خۆشەویستان بە یارمەتی هاوکاران بەرنامەی دوانگەی خەڵکم پێشکەشکردن تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ.